عمر جان سلام عليكم شلوني قربان چاشی دەنگ و باست بەسە چۆنە چاشی خوا لە ڕازی بێ خۆ چاکیش کرد باشی سەحەتیش چۆنە دای حەجیجان چۆنی باشی خوایمانە باتێ چاشی وەزە چۆنە ماشاءالله ماشاءالله چاکیش کرد باشی ئەمە حتمەن لەوانەیە نەوەت بێ ئەرێ وەڵانەوە خوا چیتە ئیکوڕ ئەرێ وەڵا کوڕەزا ماشاءالله خۆشەویستە ئەرێ وەڵا هەندە خۆشەویست لێ خۆشەویستترن ماشاءالله ناوی چییە؟ ناوی دانەر دانەر خۆشە ماشاءالله دانەرە بێ ئینشاءالله ئەی دەنگ و باستان شکر باشە والله الحمدلله باشن شوێنەکەتان ماشاءالله خۆشە خۆشە دەخوای بە زیاد بێت حیبمان ئیتر دڵیش ڕوون بۆ تۆ شکر بنەوەکە تو زۆرم خۆشەوە کاتەکەشی زۆرەوە بۆ وەختی ڕێکە گیرا لە سەردەمی کەرەنتینەوە ئەوانەیە لەدایک بوو ئەتخوا فەقیرە لەوانێ دەورەی قەرەباڵغ نەبوو بێت وەڵا لەخوای بەزیاد هەر باش وێرە وەڵا باش باش دەی باشە جاران نەبوو وەکو شاری نەبوو باشە لەخوای بەزیاد بێ الحەمدولله الحەمدولله مامەرجان دەنگ و باستان لەگەڵ ڕەمەزانەتی والله الحمدلله دەگەڵ ڕەمەزانە و انشاءالله نەزاتی نادەین و الحەمدولله ناوێرم پرسیاری بەرەو مزگەوت بکەم ئەی بەوەڵایە مامەسا بۆ بە قەناعەت بکە بۆ مزگەوتی زۆرم پێ ناخۆش هەر زۆرم پێ ناخۆش نوێژەیەکەن الحەمدولله لە مزگەوت چۆن دەکەین لە مزگەوتی بە مەڵا وەکو دزی وە ڕاستە فەرمی ڕاستە فەرمی ڕاستە فەرمی ڕاستە فەرمی وەکو دزی وە دزیش مامەر بابزانم چیت کردووە فەلاحەت وەڵای هەندێک لە ڕۆژەم کردوم کوڕەکانمەوە لەوێ ئەوەی دەکەن سەرمان لێدان وەڵا دەستا خۆش بێ بەخێر بێت ئەی بەس گوڵە بە ڕۆژە کردووە ئارەوەڵا بەس گڵە بە ڕۆژە کەن ئەو ساڵ گەنمیشم نەکرد بۆ بەڵای نەم کرد زەرم کرد پارە هەموو ساڵێ زەرێر دەکەم خوا ئەرێ بۆ بنەتۆوی نەوەڵا زۆرم زەرەر کرد لە ملیۆن هەزارم زەرەر کرد لە گەرمی جا بۆ بیکەم ئەی باخ و باخداری هیچت هەیە بەخوای لەخوا بەزاد بێ بەش خۆمێ منداڵەکەم چاویان نەدەسخەچی نیە و الحەمدولله باش باشە الحەمدولله ئەی حیوانداری هیچ هەیە بەخوا دووگامێشم منەوەتەوە گامێش هەرەوەڵ دەی باشە گامێشش خواگەر ئینشاءالله بەرەکەتکەن ئینشاءالله هینە هەر حەمد و سەنا بۆ خوای دەیخوای گەورە مەفەقتان کە خوا لێت بەزیاد ئەم گوندەیەوە ناوی گوندی گردی خواداوە نا پوکەی سەر و بەڵان لەقەبی گردی خوادا دەناوە پوکەی سەر و ئەی باشە بۆ خوارێش پوکەی خوارو کە ناوی پوکەی سەرووە بۆ ناویان ناوە گردی خوادا و ئەخرەوە کات خۆی گرت بۆ ئێرەکانە کە لە 58 لە 58 ئێرەکە ئاوادان کراوەتەوە هەرت گوندەکان لە پوکەی خوارێ بوون هەر سێ گوندەکان لە پوکەی خوارێ بوون دوای لێک جابوونەوە یەک چۆ بەری قوڕە بەرازەوە یەک کاتە ئێرەکانە و ئێستا ئەمەی خوارەوە ناوی قوڕە بەرازەیە ئەوە ئاخر خوارێ قوڕە بەرازەیە ئەی ناوقەدێ پوکەی خوار و ئەوە پوکەی سەر و ئەی سەروتان کوێیە سەر و چاوەیە و دانی تا سەر و چاوە هیچ هینی تری لێ نییە ناخێ ناوەڵ هەرەوەڵا هەر ئەو گردەی لێ گردێکی ئاساری ئەوش گردی بەڵێ 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 دەیخوای گەورە مەفەقتان کە ئەمە بەجان داجان بەخێر بەسەر